تا دێت نیگەرانیەکان لە پەراوێزخستنی شاری سلێمانی زیاتر دەبێت و بەشێک لە ڕەخنەگران ڕایدەگەیەنن لە مێژوودا دانیشتوانی شارەکە باجی ملنەدانیان لە بەرامبەر دەوڵەتە زلهێز و داگیرکەرەکانی عێراقداوە و لە ئێستاشدا لە بری پاداشدانەوەی شارەکە لەلایەن جوت حیزبی دەسەڵاتەوە دووبارە بە هەمان دەربراوەتەوە و مەملەکەتەکە کراوەتە قۆچی قوربانی. سەرپەرشتیاری پێشووی بەرهێمکردنی سلێمانی دەڵێت مامەڵەی دەسەڵاتدارانی هەولێر لە بەرامبەر شاری سلێمانی لە خوار ئاستی مامەڵەی حیزبی بەعسیشەوەیە. بەو پێی ڕژێمی پێشوو ئابلۆقی سیاسی و ئابووری خست بۆ سەر شارەکە، بەڵام بۆ یەک ڕۆژیش قەیرانی دەرمان و کەرتی تەندروستی لە شاری هەڵمەت و قوربانی دروست نەکرد. بەڵام سەرانی زۆنی زەرد دەستیان لەو هەنگاوەش جزی سلێمانی نەپاراست. هەنێکی هەر ئیشیتیان ئەم نیگەرانیە وای لە بەیار عومەر کردووە هەنگاوەکان بە ئاڕاستی جیاکردنەوەی سلێمانی لە حکوومەتەکەی پارتی وەکێتی خێراتر بکات. 150,000 ئیمزامان برد بۆ بەغا و تەسلیمی کۆمیسیۆنمان کرد، بەڵام بەداخەوە لە پارتی توانی بیوەستێنێت چکە لۆبیەکی بە قوتیشی بە حکمی پارە هەیە لە بەغا کە توانی ئەم پرۆژەیە بوەستێنێ. بەڵام ئێستا ئەمانەیە ئێمە پشتیوانیکی سیاسی بۆ دروستکەین لە نێوان هەموو حەزبەکانی ئەم دەڤەرەیە بۆی کە ئیشی لەسەر کرد و ببرێتە پێشەوە بە حەقەت. لە بەشێکی دیکەی وتەکانی ناوبراو هاتووە دەمێکە هاوارەکەین کە ئەم شارە بە چاوی ڕق و بەنیەتی سزا و مامەڵی لەگەڵ دەکرێت. هەژارکردنی ئەم دەڤەرە و خەڵکەکەی بووە بە عورف، هیچ چارەسەرێک نەماوە جگە لە بەدەستێنانی سربەخۆیی ئابووری. ئەم ئەمانەیە کە چۆنەڵی پشتیوانیکی سیاسی بۆ ئەم پرۆژەیە دروستکەین لە نێوان حەزبەکانی ئەم دەڤەرە بە بڵێن ئەوانی کە دەسەڵاتدار ئەوانی کە معارەزەشن بە یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو هەموو ئەوانی کە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینن تەبەن نەک ئۆپۆزیسیۆنی کارتۆنی، ئەنێمانەیە هەمویان هەوڵی بۆ بن، بەڵام هەتا ئەوەش جێبەجێ ئەکرێ ئەگەرەوە پلانێکی دوورمەوداژ بێ، پلانێک هەیە کە ئەتوانێت بە زووترین کات جێبەجێ بکرێ. ئەویژەوەیە کە کۆمپانیایەکی هاوبەشە دامەزرەوەیکی هاوبەش دروست کرێ لە نێوان پارێزگای سلێمانی و حکوومەتی ناوەندیە بۆ فرۆشتنی نەوت و گازی ئەم دەڤەرە و گەڕانەوەی بەشێکی زۆری پارەکەی بۆ خزمەتی ژەرخانی ئابووری و بۆ دانی موچە و بۆ جوڵانی بازار. بەلایانی کەمەوە سێ پارێزگا. بەدیە ئیسماعیل ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر پرسی بە هەرێمکردن دەڵێت هەنگاوێکی لەو شێوەیە ئاسان نییە و لەم قۆناغەتە ناتوانرێت جێبەجێ بکرێت. سەبارەت بە هەرێمبوونی سنووری سلێمانی ئەمە لە دەسەڵاتی پەرلەمانی کوردستانیە، ئەمە دەسەڵاتی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا، ئەبێ بەیەک لە سەر سێی دانیشتوانی سێ پارێزگا موافقن بۆ بە هەرێمبوونی هەر ناوچەیەگە ناوچەی هەولێر یاخود ناوچەی سلێمانیە. سەبارەت بە هەرێمبوونی سنووری سلێمانی ئەو کاتە بۆ نمونە خنکان و مردنی پەرلەمانی کوردستانەکە، چۆن پەرلەمان دێ بابەتێکی ئەوا ڕوژێنێ کە مؤسسەیەکی ڕسمی خۆی لە ناوبەرێکەمە ناقانونیە و نادەستوری و نایاساییە، بۆیە ئەم بابەتە بەڕای من لەم قۆناغەدا دەستە بەر نابێ. لە ماوەی ڕابردوودا 150,000 واژوو بە مەبەستی ڕاگەیاندنی هەرێمی سلێمانی و گرێدانی ئەنجومەنی پارێزگاکە بە حکوومەتی ناوەندیەوە کۆکرایەوە، بەڵام بە وتەی سەرپەرشتیارانی هەڵمەتەکە پارتی بەکڕینەوەی کاربەدەستان لۆبی دژی ئەو هەنگاوە لە حکوومەتی ناوەندی دروست کردو و ڕێگە نادەن واژۆکان ڕێکاری یاسایی خۆی وەربگرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.